سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باشتا دێت. دۆخی سیاسی عێراق ئاڵۆزتر دەبێت. هێشتا هێز و لایەنە سیاسیەکان لەسەر یەکلاییکردنەوەی پۆستە گەورەکانی عێراق ڕێک نەکەوتون. ئەگەر چی پۆستی سەرۆکایەتی پەرلەمان یەکلایی بووەتەوە، بەڵام هێشتا سەرۆکایەتی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەواوی وەزارەتەکانی دیکە و دامەزراوەکان هێشتا یەکلایی نەبوونەتەوە. هێز و لایەنە سیاسیەکان بەردەوام لە گفتوگۆدان سەردان هەیە. کاریگەری دەوڵەتان و هێزە ناوچەیەکان لەسەر عێراق هێشتا بەردەوامە. ئاخۆ دۆخی سیاسی عێراق بەرەو کوێ هەنگاو دەنێت، پێگە و سەنگی کورت لە ئایندەی نزیکی عێراقدا چی دەبێت؟ لەسەر ئەم تەوەرە گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم. بەڕێز محەممەد مێرگە سووری نووسەر و ڕۆژنامەنووس. سڵاو دەبێت کاک محەممەد، بەخێر بێ بۆ شارپرێس. دەمەوێت بزانم ئەو دۆخەی ئێستا لە عێراق دەگوزارێت دەرەنجامێکی ئاسایی هەڵبژاردنەکەنە، یاخود ئەوەیە کە وەکەوەی کە باز دەکرێت گۆڕانکاریە لە هەژمونی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی نێودەوڵەتی لە عێراق. سەرەتا زۆر سپاس بۆیەوە بۆ دەرفەتەی پێتان بەخشین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە ئەستیارەی کارتان بژاردووە. سڵاو ڕێز بۆ بینەران و بیستەرانی پەیجەکەتان. تەبان ئەو بارودۆخە سیاسی ئێستا لە عێراق هەیە، ئەو دیمەنە سیاسێک ئێستا ئێمە لە عێراقا بینین بەشێکی پەیوەندی بە دەرەنجامی هەڵبژارنەکانەوە هەیە، بەشێکی تری پەیوەندی بەو گۆڕانکاری و هەژمونی وڵاتانی دەوروبەر و ئەقلیمی نێودەوڵەتی هەیە بەسەر کۆی پرۆسی سیاسی عێراق، بە تایبەتی دوای 2003 و لە هەمان کاتیشا پەیوەندی بە پاراستنی هەژمونی سیاسی، بەرژەوەندی سیاسی کۆمەڵێک کەسایەتی، کۆمەڵێک گروپی سیاسی لە عێراق هەیە، کامە بەگشتی دۆخێکی هایناوەتارەوە کە جێی یعنی ڕەزامەندی کۆی پێکهاتەکانیە. لە هەمان کاتا وە مەترسیەکی جدیشی هەیە لەسەر سەقامگیری سیاسی عێراق. یعنی ئەم دۆخە سیاسی ئێستا منەی بینم دۆخێکی زۆر هەستیارە، زۆر چارەنووسسازە و دڵنیاشم لەوەی کە ڕۆلی کەسانی بەتوانە، کەسانی حەکیم، کەسانی لێهاتوو لێزان لەم مەرحەلە سیاسیە دەرەکەوێ و تەستێکبینی یان بڵێن هەستنەکردن بە برسیارێتی کەسانێکی تریش ئەبینین کەیانەوێت دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ یان نانەوێت سەقامگیری سیاسی عێراق بەردەوام بێ یان دۆخەکە بەرەو ئاڵاوستر بچێ بۆ ئەوەی بتوانن هەم بەرژەوەندەکانیان بپارێزن و لە هەمان کاتیشا هەندێک ئەجندای نێودەوڵەتی و ئەقلیمیش هەیە جێبەجێ بکەن کە ئەمە بەگشتی مەترسیەکە ئەوەیە. یعنی ئێمە کاتێک باسی پرۆسەیەکی وا، دۆخێکی وا، مەترسی یەکی وا ئەکەین، ئێمە ئەبێ دەرئەنجامی ئەو مەترسیانەش لە پێشچا بخەین کە بازەکەی خەڵکی عێراقە بەگشتی وە کوردیش بەشێک لە پێکهاتەی سەرەکی عێراق یعنی زەرێکی زۆرە کاتن. لەوانەیە خەلکانێک، گروپێک، کەسێک، لایەنێک یان بەرەیەک کە بێتن پێی وابێ کە ئەم بارودۆخە سیاسی لە عێراق هەیە بارودۆخێکی زۆر ئاساییە، وەکو چۆن لە دوای 2003 کۆمەڵێک ڕووداو هەبووە، کۆمەڵێک قۆناغی سەخت ئەو ململانی و ناکۆکی سیاسی لە عێراق لە نێوان هەرسێ پێکهاتەکە بە تایبەتیش لە ناوماڵی شیعە هەست بەوەکەین کە ئەم قۆناغێکی زۆر هەستیارە، تاڕادەیەکی شێکلاکەرەوەیە لە چەسپاندنی ئەژمونی وڵاتێک، بەرەیەک یان چەند وڵاتێکی ئەقلیمی بەسەر لایەنێکی تاشە. دەمەوێت بزانم ماسی هەژمونی وڵاتانی دەوروبەرت کرد، دەمەوێت بزانم لە ئەگەری بەردەوامبوونی ئەو هەژمونی کە ئێستا باز دەکرێت لە عێراق، کورد ئایندەی کورد چۆن دەبێت؟ پێگە و سەنگی کورد لە عێراقی ئایندەی نزیکی عێراقدا چی دەبێت؟ پێتانەوە هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ لە بەشداری کورد لە عێراقدا ڕوو بدات؟ شتێکی گەورە و مەترسیدار هەیە وەک ئەوەی کە ئاماژەی پێەکەن بۆ کورد؟ ئەگەر هەیە چۆنە کامەیە ئەو مەترسیە؟ ئێمە دوای 2003 بڕیاری ئەوەماندا کە لەگەڵ حکوومەتی تازای عێراق سیستەمەی تازاتوتارەوە خۆمان بگونجێنین و دیفاکتۆی هەرێمی کوردستان وەکو لە چوارچێوەی عێراق وەکو دەسەڵاتێکی فیدرالی قبول کراوە تەواو. ئەمە کۆتایی پێهاتووە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە هەستی پێەکەین
ئەبواە لە ماوەی ئەو 18 ساڵی ڕابردوو 19 ساڵی ڕابردوو یعنی کورد توانی بایی یعنی ئەو دەستکەوتانەی کە لە دەستوری هەمیشەی عێراق جێبەجێ هین کراون چەسپێنراون ئەگەر هیچ نەبوایە بەشێکی ئەو مادە و بەرگە دەستوریانە ئیشی لەسەر کراوە کاری لەسەر کراوە کە زۆر جار ئێمە گلەی لە حزب و لایەنە سیاسیەکانەکەین و لە کورد دەکەین بەگشتی کە یەک ڕیس نەبووە نەیتوانیوە ئەو بەرگە و مادە دەستوریانە پارێزگاری لێ بکەیان بەدەستی بێنێ یان زۆر جار وایلی هاتووە کە فەرامۆش کراوە یعنی وەکو شتێکی لاوەکی سیر کراوە لە کاتێککە ئێمە مادەی 140مان هەیە پڕۆ پرسی نەوت و گازمان هەیە ئی پێشمەرگەمانە ئەمان هەموو هەم لە ناو دەستورە باس کراوە هەم وەکو چەند پرس و کێشەیەک هەلپسێرا و لە نێوان بەغداد و هەولێر ماوەتەوە ئەمەی ئێستا ئێمەیکەین وەکو کورد من بە هیچ شێوەیەک دڵخۆش نیمە پێی و لە هەمان کاتیشا ئەبێ ڕەخنە و گلەی لە خۆمان بکەین وەکو کورد لەبەرەوەی ئێمە نەمانتوانی لە دوای 2023 بە شێوەیەک لە شێوەکان وەکو پێکهاتەی دووەم وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە پێکهێنانی سیستەمی سیاسی عێراقا ڕۆڵێکی بڵێن وەکو بڵێ هاوسەنگ تا ڕادەیەک هاوسەنگمان جێرا بەڵام نەمانتوانی ئەو هاوسەنگێ بپارێزین نەمانتوانی نێوماڵی خۆمان بە تەواوی پتە و یەک ڕیز بکەین کۆمەڵێک هەنگاو نرا کە ئەو هەنگاوانە هەمووی وای کە ڕۆژ بە ڕۆژ درزی نێوان حیزب دروستکە کە تۆ داوایەکی ئەمە هەموو دارێ ئێمە لەوانەیە من ئەو شێک کە ئەڵێمەوە لەوانەیە زۆر مەتاتێتی تیاابێ یەک ڕێزی نێوماڵی کورد زۆر یعنی دووبارە ببێتەوە خەرکانێک هەبێ هەرگاڵتەی پێبێ منیش بەو میکانزم و بەو بیرکردنەوەی کە ئێستا حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیان گروپێکی سیاسیان کە ساعتێک لە ناو هەرێمی کوردستان هەیەی بۆ یەک ریزی جێ پرسیارە یعنی باشە ئێمە پشتی ئەو هەموو ڕووداوانەی لە 2023 هاتوونە تارە پشتی هاتنی داعش و دوای ڕیفراندوم و ئەمانە هەتا ئێستا ئێمە ئەچین لەگەڵ وڵاتانی دەرەوە و لەگەڵ حیزب و لایەنە و دەوڵەتانی دەرەوە و ئەمانە دانیشتنەکەین و کۆ ئەبینەوە بە هیچ شوێک ئامادەنینە لەگە ئەو هەموو حیزب و لایەنە سیاسی کە ئێستا ئەچنە بەغدا و بەشداری پرۆسەی سیاسی عێراقەکەن پێکەوە دانیشن هیچ نەبێ لەسەر یەک کاندید بۆ سەرۆک کۆمار ڕێک بکەون کە ئەمە جێی پرسیارە یعنی ئەگەر ئەمڕۆ ئێمە بڵێن نێوماڵی شیعە لێکترازاوە لە بەرژەوەندی کوردایە ئێمە لە دوای 2023 ئەمیشە و بەردەوام وتومانە چەند استقرار لە عێراق هەبێ وەکو یعنی ئێمە وەکو ڕۆژنامەنووس وەکو چاودێری سیاسی وەکو خەڵکانێک کە سەیری بارودۆخەکەن پێمان وا بووە استقراری بەغدا استقراری هەولێر استقراری بەغدایە بەڵام ئێستا من ئەبینم استقرار لە هەولێر نیە و لە بەغداش نیە ڕۆژانە ئێمە هێرشی درۆنە بینین لە ناوچە جیاجیایەکان یعنی هەڕەشای بینین کۆمار و نەبوونی یەک ڕیزی لە لای کورد باسیەوەت کرد کە من دەمەوێت ئەوە بڵێم کە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان لە تورکیایە باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغدایە بەڕاست پۆستی سەرۆک کۆمار کە لێرە و لەوێ باز لە تەشریفاتی بوونی پۆستەکە دەکرێت ئەوەندە گرنگە بۆ کورد کە سەرکردایەتی سیاسی کورد ئەو هەموو کێشمەکێش و ئەو هەموو ململانە سیاسیە توندەی لەسەر بکەن گرنگە کە تۆ لە ناو پرۆسی سیاسی بووی ئەبێ پێگەیەکی سیاسی هەبێ پێگەی سیاسی بەچی پای سیاسی پێگەی سیاسی بەچی تۆ بەرزستەیەکەی بە یەکێک لە سیستەمەکە دەبەرزستەیەکەی یعنی تۆ سەرۆک کۆمارت نەبێت سەرۆک وەزیران نەبێت سەرۆکی پەرلەمانت نەبێت ناتوانانی حکومڕانی بەشداری حکومڕانی عێراق مادام ئەوەندە گرنگە بۆ کورد گرنگە ئێستا نەیتوانیوە لەسەر کاندیدێک یەکلایی بێتەوە ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک ئەجندایی ئیقلیمیەوە هەیە هەست دەکەم جۆرێک لە جۆرەکان یعنی لەوانەیە هینیش نەبێ بەڵام قمار یان بڵێن یاریەک هەبێ لە پشت ئەو بارودۆخی کێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان هەیە یعنی ئەمە قمارێک بێ کۆمەڵێک وڵاتی ئەقلیمی ڕۆلیان تێدا هەبێ وە کۆمەڵێک کەس یان حزبی لایەنی سیاسی بیانەوێتن ئەم بارودۆخە بەردەوام بێ یان ئەجندای خۆی بەسەر لایەنێکی تر جێبەجێکەم بەبێ ئەوەی
سەیری داهاتووی قۆناغەکە و بارودۆخەکە بکەنیان لێ کەوتە ترسناکەکانی بکەن. یعنی تۆ کاتێک سیاستەکەی سیاستکردن شتێکی ئاساییە، ئامرازەکانی بەکارهێنانی سیاسی و بەدیهێنانی ئامانجی سیاسیش ئاساییە بگریتە بەر، بەڵام ئەبێ ئاگاداری ئەوە بی لێککەوتەکانی کوشندە نەبن، لێککەوتەکانی لەسەر کاریگەریەکانی لەسەر تاک لەسەر بنەما بنچینیەکانی پێکهاتەی ئەو سیستەمە نەبێتەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەم جۆرە مامەڵەیان کردووە. ئەگەر وایە بۆچی دۆخی کورد ئێستا لە عێراقدا بەو جۆرە هەست دەکەم. ئێستا ئێمە ئەگەر بە بابەتیانە قسە بکەین، هەست دەکەم لاینێکی سیاسی هەرێمی کوردستان پەلەی کرد لە چوونە بەرێک لە پێکهاتەکانی شیعە و سونە. ئەو پەلەکردنەش بەڕاستی نەتیجەکەی باش نابێ. ئێستا ئێمە مەترسیەکانی ئەبینین و ڕۆژانە تا ئەم ساتە ئێمە قسەی تیاکەین مانۆرێک و گەمەیەکی زۆر ترسناک هەیە لەسەر عێراق. وەکو تۆ باست کرد سەرۆکی هەرێم ئێستا لە تورکیایە. ئێمە باشە با پرسێک بکەین، باشە کێشەی ئێمە لە ناو خۆمانایان لە تورکیایە، باشە ئەگەر سەرۆکی هەرێم دەست پێش خەریەک بکە حیزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆبکاتەوە و وەکو سەرۆکی هەرێم مامەڵە بکات و داوای دەست پێش خەری بکات و داوا بکاتن کە ئێمە بە یەک ڕیزی کە هەمیشە و بەردەوام ئەوە دووبارەیەکرێتەوە لە زاری بەڕێزیان، یعنی باشە بۆ دەست پێش خەرێ ناکە بۆ چێتە تورکیا. دوای ئەوە ئێمە وایە چارەسەری بەش لە کێشەکانی عێراق یاخود بە دیاریکراوی بابەتی سەرۆک کۆمار نانی کەم بەشێکی لە تورکیا بێت دەستێوەردان هەیە. یعنی تۆ من ناڵێم تۆ تورکیا، ئێران، وڵاتانی ئەقلیمی ئەمریکا، ئەوروپا حساب بۆ کەسیانەکەین. من ئەڵێم ئێمە کە سیاسەتەکەین ئەبێت تۆ دایم سیاست بە ئاراستی ئەوە بکەیت چۆن ئەتوانی سەقامگیری سیاسی و ئەو ڕووبەرە سیاسی و جوگرافیە سیاسی خۆت بپارێزی. یعنی تۆ کاتێک مامەلە لە وڵاتێکی ئەقلیمیەکە لەسەر حسابی تێکدانی بارودۆخ و سەقامگیری سیاسی ئەوە هیچ سیاستکردنیە. ئەمە یاریەکی زۆر ئاسایی هەموو کەسێک کەتوانێت دیموکراتی کوردستان دەیکات یاریە ئەمە سیاستکردن نییە. لەبەرەوەی لێککەوتەکانی ئەبینین، هەر ڕۆژانە ئەبینین کە بەریەککەوتنێکی زیاتر، لێکترازانی زیاتر لە نێوان حیزب لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دروستە بێت. پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا کە جۆرێک لە ئاڵۆزی توندی تێکەوتووە تا چەند کاریگەری هەبوو لەسەر و دۆخی کە ئێستا کاریگەری هەبوو و قەت لەگەڵەوەش نین. ئێستاش خۆ کەناڵەکان بە هیچ شێوێک من لەو قەنەعەت نیمە تەواو بچرابێ. کەناڵ هەیە تۆ بتوانی بیکەوە. ئێمە منافسی یەکی، یعنی ئەگەر ینی پارتی لە بەغدا دەرگای گفتوگۆیان لەبارەی بابەتی کاندیدی سەر و کۆمارە بەڕووی پارتیا بە تەواوەتی داخستووە. ئەمە نازام لەوانەیە ڕێیەک بێ، من باوەڕ ناکەم بە هیچ شێوەیەک ئەوە شتێکی باش نییە کە دابخرێ. هەمیشە با کەناڵی گفتوگۆ هەبێ، کەناڵی دایلۆک و تێگەیشتن هەبێ، گۆڕینەوەی ئالگۆڕ و بۆچون هەبێتن. ئێمە خۆ دەیان قۆناغی زۆر ترسناک و زۆر سەختترمان بڕیوە، چ لەگە عێراق، چ لەگە شیعە و سونەکان، چ لە ناو خۆمان، بەڵام توانیمانە بگەینە ڕێککەوتن. ئێستاش ئەتوانێت ڕێککەوتن بکرێ و هیوادارم ئەم بڵێن پرۆسەی هەڵبژاردننی سەر و کۆمار نەبێ بەلۆز. یعنی باشە من هەست دەکەم ئەمە یاریەک بێت، یعنی بۆ لێدانی پێگەی کورد بێ بەوێ وەی خۆمان هەستی پێ بکەین. باشە خۆ جاران سەرۆک وەزیران ئەوەی کێشەی لەسەر بوو، سەر و کۆمار کێشەی لەسەر نەبوو. بۆچی ئێستا ئەوەنە فۆکس خراوەتە سەر و کۆمار؟ بۆچی ئەوەنە وڵا حتممەەوە پرسیاری هەم منیش و هەم بەشی زۆر لە هاواتیانی هەرێمی کوردستانە بۆچی لە ڕابردوودا بەم جۆرە نەبووە زۆر بە ئاسانی تەوافقی لەسەر کراوە. دەبێت بپرسم ئەوەی کە بابەتی سەر و کۆمار هێندە ئاڵۆز بووە لە ئێستادا پەیوەندی بە ئەو ململانێ سیاسی توندەوە هەیە کە پێشتر باسم کرد لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانیدا یان لە عێراق. من ئەو منانێتتونە نابین خۆ پێشتر من بنانێتتون نەبووە، تەنها ئەو ماوەیە بەڕێز ئەو شارزێباری کاندید کراوە، لەم لاش بەڕێز دکتۆر بەرهەم کاندید کراوە. هەندێک لە گروپ و لاینە سیاسی شیعەکان و هەتا تەنانەت لاینە سیاسەکانی هەرێمی کوردستانیش پێیان وایە
دکتۆر بەرهەم شایستەترە پارتی پێی وایە کاکوشار شایستەترە ئەمە چۆتە منافسە و ئیتر ئێستا خۆ زۆر من خۆم ینی شتێکی نۆرمالە بینم ئەگەر ئێمە دوو کەسایەتیشمان هەبێ بەڵام وەکو بۆ ینی بۆ کاندیدمان هەبێ بۆ سەرۆک کۆمار با لە پەرلەمانە یەکلای پێراوە هەر کەسێک بوو بە ئەولا پیرۆزبایی لەولا بکات و بە پێچەوانەشەوە بەڵام کێشەکە وەیە ناوماڵی ئێمە زۆر زۆر خراپە ئێمە ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی کێشایە بینەوە ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکان زیاترە بن لەسەر هەرێمی کوردستان یعنی ماوەی ڕابردوو بینیمان هێرش کرایە چەند جار هێرش کرایە سەر فڕۆخانەی هەولێر یعنی باشە بەیانی ئەگەر ئەو هێرشانە زیاتر بۆ ئێمە چی بکەین پێتان وایە ئەم ڕێگە نەکەوتنەی کە ئێستا هەیە لە نێوان پارتی وەکێتیدا لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەو هێرشانە زیاد دەکات یاخود ئەو مەترسیانە زیاد دەکات کە دەڵێت لەسەر هەرێمی کوردستان هەیە بینیە کە مەترسیەکان زیاتر ببێت هەتا دوای هەڵبژانی سەرۆک کۆماریش هەندێک لە مەترسیەکان هەر بمێنەوە نەڕەوێنەوە بەڵام بەگشتی پێویستەکە هەر چۆنێک بێتن یعنی دەرگای گفتوگۆ بە هیچ شێوێک دانەخرێ تا ئەم ساتە شێمە قسەی تیا بکەین هەموو بڵێن ململانەیەک هەموو ناکۆکیەک نەتیجە هەموو اختلافێک لە حیوارێکی لە دوایە هەموو حیوارێکیش اتفاقێکی لە دوایە یعنی ئەکرێ اتفاقێک بکەن لێک تێگەیشتنێک کە بێ با ئێمە لە داهاتوو زەرەر نەکەین من لەو قەنەعەتە نیمە کورد بە تەواوی ئاوت بکرێ بەڵام کێشەکە لەوەیە یعنی پۆستی سەرۆک کۆمار تاکە پۆستی سیادی ئەگە تەشریفاتیش بێ کە بەدەست کوردەوەیە با کورد بە شێوەیەک بچێتە ناو پرۆسەکە کە ڕوویەکی یەکگرتووی نیتەبایی نێوماڵی کورد پێشانی عەرەب و سونیەکان بدا جاران سونیەکان ناتەبابوون شیعەکان ناتەبابوون ئێستا ڕاستە شیعەکانیش ململانێ و ناکۆکی نێوماڵیان هەیە بەڵام ئێستا سونیەکان ئەوە سەرۆکی پەرلەمانیان بۆ خۆیان بردووە و ئیترباکیان نییە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە ئەم پرسیارە سادەیان لەلا دروستە بێت کە پارتی وێکێتی لە زۆر شتا کۆک و تەباو ڕێکن بە تایبەتی لەسەر مەسەلەی دابەشکردنی پۆست و ئەمانە بۆچی کە دێتە سەر پۆستە باڵاکان بە تایبەت لەسەر سەرۆک کۆمار ئەوەندە بە دژ ینی مامەڵە لەگەڵ دۆخەکەی ئاکەن کێشەکە پەیوەندی بە چیەوە هەردووکیان پێشتر ڕێکەوت بوون لەسەرەوەی کە یەک کاندیدیانە بێ ئێستا هەردووکیان کاندیدیانە هێشتا نەگەشتون پێشتر لە 2010 بینیمان ناکۆکی دروست بوو منافسی دروست بوو کۆتایی پێهات وایە ئێستاش من ئەو ناکۆکیە ئەو ململانەیان بڵێم ئەو ئالۆزیە نابینم ئەمە منافسەیە بەڵام کێشەکە لەوەیە لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان پێی وایە ئەگەر دەسەڵاتی لە بەغداش هەبێ کۆمەڵێک کێشە هەیە ئەتوانێت چارەسەری بکە لەگەڵ شیعە و سونەکان تێگەی یعنی پۆستی سەرۆک کۆمار پێشتر پۆستێکی زۆر تەشریفاتی و بێ کاریگەر بووە باشە خۆ ئەگەر ئێمە من دڵنیام هەر کەسێک بچێتە ببێتە سەرۆک کۆمار بە جەنابی دکتۆر بەرهەم و جەنابی کاکوشار زێباریش ناتوانێت بە قەت مابزەلال دەسەڵات و پێگەی هەبێ و بتوانێتن ئەو پێگەیە بەکاربێن بۆ پاراستنی بەرژەوەندەکانی عێراق بەگشتی وە کوردیش بەتایبەت هەردیش ناتوانێت باشە مادام بەو شێوەیە بۆچی واکەن منیش ئەو پرسیارە لای من بەڵام لە هەمان کاتیشا هەموو حیزبێکی سیاسی کاتێک چێتە ناو پرۆسەیەکی سیاسی حەزەکە بۆ پێگەیەکی بەهێزی هەبێ یعنی لە شوێنی بڕیاردانی هەبێ توانای بڕیاردانی هەبێ یعنی لە لووتکەیە بێتن کەس ناتوانێت یعنی تۆ بەیانی کورد ئەگە سەرۆک کۆماری نەبێتن لە پرۆسی سیاسی عێراق زۆر یعنی سەرۆک کۆمەڵێک دەسەڵاتی هەیە بایماوەنە بێنرخی نەکەین بەڕاستی سنبلی پاراستنی دەستورە یخود دەستور هەموو بنەما یاسایەکان و بەڕێوەبردننی وڵاتی لەسەر ئەڕوا ئێمە گرینگە چۆن گرنگ نییە یعنی تەشریفاتی ئێمە زۆر جار هەندێک شت هەیە بە بچوچیەکەینەوە سەرۆک کۆمار گرینگە باش ئەگە سەرۆک کۆمار کورد نەبوایە و لە بەغدان نەبوایە باش ئێستا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان یان پەیوەندەکانی نێوان هەرێم و عێراق چۆنە بوو لەوانەیە زۆر خراپ بوو جیاوازیەکی ئەو تۆی دەبوو کە شایانی جیاوازی ئەبوو من جیاوازەکە بەوە نە کە بەلایانی ئەوەی کە هینە بێ
یعنی خراپ ببوو باش نەبوو ینی نەمانەتوانی کۆمەڵێک ئاریشە هەبوون چارەسەریان بکەین ئێمە بینیمانە کە سەر و کۆمار لە هەندێک لە بڕیار و لە هەندێک لە دەسەڵاتەکانی توانای ڤیتۆی هەیە بەسەر دەسەڵاتەکانی تر ئەتوانێت هەندێک شت ڕابگرێت. من بێگومانم هەر هیچ نەبێ سەر و کۆمار کەچێتە وڵاتێکی تر نوێنەرایەتی کوردەکە یعنی خۆ سەر و کۆمار سەرۆکی وڵاتانە بینێ ڕئیس وەزەرای وڵاتانە بینێ قونسولیەکانی وڵاتان کە ئالۆگۆڕی پێکرێ بینێ یعنی ئەمە شتێکی مهمە ینی پێگەیەکی مهمە بەڕاستی بەڵام کێشەکە لەوایە وەکو کورد بەگشتی هەتا ئێستا لەوانەیە چونکە ئێمە دائیم بە شێوەیەک لە شێوەکانوا سەیری عێراقمان کردووە کە وڵاتێکی داگیرکەرەوە ئێمە لە کێنراوین پێوە بەڵام تۆ تازە دوای 2005 قۆناغێک هاتوتە پێشەوە بێ مامەڵەی لەگەڵ بکەیت تەواو تۆ لە دەستورە بەڵام حیزبێکی ئەفو باوهین حیزب لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان هەتا چەند ساڵ پێش ئێستا سەرۆک ئەیوت ئێمە چاومان لە سەرۆکی کۆمارنی ئێمە لەگە بەغا نابین ئێمە وا تەشریفاتی هیچ هەڵاتی نییە باشە ئێستا ئەو شەڕی بۆ لە سەرەکەمادا ئەمەش پرسیارێکی ترە یعنی ئەمەش پرسیارە بۆ خۆی بەڕاستی بپرسمەوەکو دوا پرسیار ئەوەی کە ئێستا بەخوێنەوەی ئەو بارودۆخە سیاسی ئاڵۆزێک کە ئێستا لە عێراق هەیە ئایندەی نزیکی عێراق چۆن دەبینی پێتوای لە کاتی خۆیدا حکوومەتی نوێ تشکیل بکرێ هاوکات کورد تا چەند ژمارەیەکی حساب بۆکرا و قرس دەبێت لەو حکوومەتەدا ئەگەر ئێمە بە سەرکەوتوی بتوانین کاندیدی سەر و کۆمار یەکلای بکەینەوە و بتوانین لەگەڵ سونیەکان و شیعەکان هاوتەرەی بەیەکەوە ئەم دۆخەتێ پەڕینین من لەو قەنەعەتەمە لە داهات و ئێمە توانین کۆمەڵێک پۆست هەیە پۆستی وەزاری ئیتر وەزارە سیادیەکان بێ وەزارەتی خزمەت گوزاریەکان بێ باشتر بەدەستی بێنین بەڵام لەگەڵەوەش بێگومانم لە داهاتوو بە حکمی ئەوەی کە خەریتەی سیاسی هەڵبژاردن عفو دەرەنجامی هەڵبژاردن گۆڕانکاری بەسەر هاتووە هەندێک لە وەزارەتە سیادی و خزمەت گوزاریەکان گۆڕانکاری بەسەر بێ خۆیمە بەتەنیا ئەگە سەر و کۆمارمان بەدەست بێ کۆمەڵێک لە وەزارەت و لە بەڕێوەبەرەتیەکان و دەستەکان و کۆمەڵێک دام و دەستگای هەستیاری تر هەیە ئەگەر کورد پێگەیتیان نەبێ و دەسەڵاتی نەبێ و خەلکانێک نەبێتن نوێنەرایەتی کوردی تێبکە ئێمە ناتوانین بڵین بەشداریەکی ڕاستەقینەین لە حکومڕانی و سیستەمی عێراقا بۆیە هیوادارم ئەم دۆخە بە سەلامەتی بەبێ کێشەی زیاتر تێپەڕێنین و بتوانین سەرکەوتوو بین لە کارۆ نەرگە سووری نووسەر و ڕۆژنامەنی سپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەشکە بینەرمان بوون کاتێکی خۆش هەشادم خواتان لەگەڵ بێت.